یەک تەهەجومی پارتی و پاراستن لەسەر من لەسەر شخصیەتی من ئەمەنە لەسەر یەکەوێتەوە. ئەمە هەڵچۆنێک نییە، ئەمە واقعەتە. من تهدید بە قووەت ناکەم، من تهدید بەو قووەتە دەکەم کە بڕوام پێ هەیە. یەکسەر مەلەفی تاشکەندی مەڵا مستەفا هەڵدەدەمەوە، مەلەفی شەعبان چالی هەڵدەدەمەوە، مەلەفی مەسرور بارزانی هەڵدەدەمەوە. هەرچی شتێک هەیە لە قاڵبی قانونیدا، لە قاڵبی ئەعلامیدا، بۆیە ئاگاداری ئەم دەستگانە شەرعیە دەکەمەوە، دەست بۆ من درێژ نەکە. ئەگەرنە ئەوەنە پەشیمانیان ئەکەمەوە، چونکە من قەزەی مردن و مان بۆ من قەزەیەک نییە، هەڵچۆنێک نییە. ئەمە وەڵامێکی واقعی ئەوانە. کوردستان 24 دەستگای پاراستن ئەجنداکانی پارتی یەک بەست نزیکی من بن، دەیان دۆنم دەچمە بنقاچی ئێوە ڕەگ و ڕیشالی ئێوە دەردێنم بنە ماڵی بارزانی. جاوریا بن لەگەڵ من تێکەڵ نەبن. هەر شتێکتان هەیە لە چوارچێوەی مانتق دیالۆگ، هەر شتێک بێ بەسەرچاو مەجای مناقشە هەیە، مەجای هەر شتێک هەیە. ئەوەتە من لە جەرگی زۆنی ئەوەی پێ دەڵێن زۆنی زەرد لێرە لەوەش بیرکەنەوە ڕۆژێک دەچم بۆ سلێمانی لەوێ کەمپین ڕابگەینم دۆر بکەمەوە لەو مەملەکەتە نەخێر. زۆر تەنگاوم کەن لە بارزان کەمپین دەکەم، لە مەسیف کەمپین دەکەم، لە جەرگی بادینان کەمپین دەکەم. جا بۆیە ئەوە کۆمەڵی ئاغازم بۆ هاتووە ئالاساسین هین بێ. من شێروانم تێگە، من کەسی تر نیم، من نەو شێروانیش نیم، من کەیێنێنیش نیم بکەومە بەرمەجاملات، من شاسواریش نیم بە تەلەفۆن بەرنامە ڕاگرم. من شێروانم. هەرچیتان پێ بکرێ بەرامبەر من بیکەن، بەڵام دەست بۆ شتی ناشەرعی ببەن پەشیمانتان ناکەمەوە. ئەبێ پەنجەی خۆتان بگەزن.